هەوڵ و کۆشتی قوتابیەکانمان لەو ڕۆژەدا کۆ کردەوە بۆی پیشانی بدەین کە ئاستی پەروەردە خوێندن ئاستی توانای زانستی قوتابیەکانمان گەیشتە ئەو توانایی بەڕاستی زۆر شتی جوانمان بە میوانە بەڕێزەکان پیشاندا. ئەمڕۆ احتیفالێکی زۆر گەورەمان هەبوو، زۆرش خۆش بوو، چاڵاتی هونەر و زانست و هەموو لەو دەرسانەمان هەبوو. بەستمان لەوەیە قوتابیەکانمان بێجگە لە بەرەپێدانیان بەلایانی ئەکادمی و زانستی بتوانین لە ڕووی ذهنیەوە لە ڕووی مێشکەوە ئامادەیان بکەین کە خولیایان بکەوێتە سەر خوێندن و لایەنە زانستیەکەی. هۆی یادی خۆبی ساڵی ڕۆژنامەگەری کوردیەوە پیرۆزبایی لەسەر جەم خوێنەران و نووسەران و ڕۆژنامەوانانی کوردستانەکەم. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و لەم یادەیە ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەستین بە چەند ئامادەکاریەک بۆ مەراسیمێکی تایبەت ئامادە بکەین. دیارە ئێمە هەموو ساڵێک زانکۆکەمان هەڵەسێ بە یادکردنەوەی ئەم ڕۆژە. بۆنەی ساڵیاتی ڕۆژنامەگەری کوردیەوە زانکۆی سلێمانی بەشی پۆلیتەکنیکی هەڵساوە بە کردنەوەی پێشانگایە کە چەندەها جۆر و چالاکیتە ئەنجامەدرێت. یەکێک لەو چالاکیانە کردنەوەی پێشانگای کتێبە کە زۆرێک لە کتێبخانەکانی سلێمانی بەشداری تیا کردووە. الناس بنزي شخمات فخرة وخاتون فخرة وفخرين آدية كل ميري براخش كفتشي خادية هنا حازب وين البر مزار شيخي حسن إلو طوافة شيخي حسن أمبتهاتين رسمي شيخي حسن إطوافي بشيوكي ديني أمر بين ما بداية مصاحبتك قوت وما قولك قول أو ما فما يكيشاو وبيشتنجي ما جوفندا دريكاني كيلو إيرو مصماطة خواتي كريو أم دل هيرا غيرين وصالة ولا مينا حسن يدانا يباو برين هما المالتشيت كيرون هما ينا هيرا صالة ولا هاتي آبا كرينو وقندي وجينار وإزدي وهبال وحمو بيرابون وخدي خلمة حموا قبولكاتو خير حموا قبولكاتو. ئاو زۆرە خۆینە بەخاترەوە تەنەفوس و شتێکمان ڕێوشتەمان داغان نەدرێ بەخاترەوە ماسکەکەین. هەوای مەریوان تا دوێکۆ پێرەکە خۆش بووە لە ئیمڕۆی تر ئەو سامانەوە ئێژن نازانم لە عێراق خۆاتە لە کشوورەکان ترواتە هەوای خراوە هەوای ئێستان کوردستان خراوە و مەدارسە شیفت و بعدە زۆری وایژن بعدە زۆر تاعتێڵە. لە مەردووشتە هەیە هەستیان ئاسمشتیان هەیە ئەو کەسانە ئەرێ ئەزیەتیان نەکا وەسەڵەن مناڵ چکۆلە و شتە یا پیرەژن و شتەش ئەرێ ئەو زۆر کەسانە زۆر ناتان بێنە دەرەوە.